الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. سپاس بۆ ئێوە بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە سڵاو و ڕێزی خۆشەویستیم بۆ هەموو ئەو بەڕێزانی کە ئەم بابەت و بەرنامەیە ئەبینن. هاتنە پێشەوەی یادی لەدایکبوونی پێغەمبەری خۆشەویستمان درود و سڵاوات و سەلامی خوای لەسەر بێ لە خۆمان و لەسەر جەم مرۆڤایەتی پیرۆزەکەی. خوای بەرە بکاتە خاڵی وەچەرخان بۆ گەڕانەوە سەر ڕەسەنایەتی دینداریەکی دروست و تەندروست، دوورکەوتنەوە لە هەڵە و ناتەواوی و خوار و خێچەکانی ژیان ئینشاءالله. قسەکردن لە خزمەتی پێغەمبەری ئازیزە صلی الله علیه وسلم هەڵدانەوەی لاپەڕەیەک لە گۆشەنیگا نەبینراوەکانی ژیانی ئەو سەروەرە ئەبێتە مای وەرگرتنی ئیلهام بۆ بەرچاوڕوونی ئەمڕۆمان کە چۆن هەنگاو بنین، چۆن لە کایە جیاجاکانی ژیانە ئێمە ڕوبەڕووی پێشهات و تەحەدیەکانی سەردەم ببینەوە، چونکە هەموو گۆشەنیگایەک لە لاپەڕەکانی ژیانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بەڕاستی بای ئەوەندە ڕێنمایی و بە چاوڕوونی تایە کە مرۆڤ لەم سەردەمەیە بتوانێت هۆشیارانە و بەرچاوڕوونانە هەنگاو بنێ ژیانێکی سەربەردانە و شەرەفمەندانە بگوزەرێنێ، دنیای ڕۆن و قیامەتیشی ڕوونتر بێ ئینشاءالله. پێغەمبەری عزیزمان صلی الله علیه وسلم لە یەکێک لە فەرمودەکانیە باسی شتێکی زۆر گرنگ ئەکا، وەک بڵێ فەلسفەی هاتنی خۆی بۆ ناو گورەی مرۆڤایەتی لە یەک دێڕە، لە یەک ڕستەیە، لە یەک فەرمودەی کورتا بەیانەکە. ئەفەرمێ ئینەما بوعثت لئوتەممە مەکارم الئەخلاق، من بۆ ئەوە نێراوم تەنها و تەنها بۆ ئەوە ڕەوانە کراوم کە ڕەوشتە جوانەکان تەواو بکەم. ئەم فەرمودەیە دوو دیلالەتی زۆر گەورەی تایە. یەک، ئیقرارکردنی پێغەمبەرمانە صلی الله علیه وسلم بەوەی کە کۆمەڵگەشتی جوانی تایە و هەر کەسێ ڕەوشتی جوان و بەرز و باشی لابوو تۆ بێ پێشوازی لێ بکەی، ناوێت سەفری بکەی، ئەبێ دان بە چاکە و جوانی ئەوانی ترا بنین. دووەم ڕەهەندی ئەم فەرمودەیە ئەوەیە کە بەڕاستی شەڕکردنەوەی هودە و فەلسفەی دینی ئیسلام لە ئەخلاقا ئەوە ئاستێکی بەرزە، پێویستە هەمومان لی تێبگەین، پەی بە نهێنی ئەو ڕازە ببین. ئەخلاق یعنی چی؟ پێغەمبەرمان بۆ تەواوکردنی ئەخلاقە جوانەکان هاتووە. ئەخلاق فەیلسوفانی ئیسلام بە چوار شت پێناسەی ئەخلاقەکەن، هەر کەس ئەم چوار شتەی تیابێ ئەوە بەڕاستی ڕەوشتی بەرزە. ئەو کەسەیەکە وەک پێغەمبەر هەمان ئەرک جێبەجێیەکە کە پێغەمبەر هێناوێتی صلی الله علیه وسلم. ئەخلاقی بەرز یعنی چی؟ یعنی فکری پاک، تێگەیشتن و فکر و بیر و بۆچوومان پاک بێ، جوان بێ، دروست بێ، ڕەئمان باش بێ، بیرکردنەوەمان قوڵ بێ، ئاگاداربوونمان لە دەوروبەرمان لە ئاستی چاوەڕوانی و لە ئاستی بەرچاوڕوونێکی بەرزدا بێ، هەمیشە حەزمان لە خێر و خۆشی خەڵکی و ئاوەدانی وڵات بێ، ئاواتەخوازی مەرگ و مردن و وێرانە نەبین، بەڵکو تەمەن ناکەین هەموو خەڵکی لە خۆشی و لە ئاسوودەیا بژین. بەم فکرە پاکەوە ئێمە مامەڵە بکەین. دووەم لە مەرجەکانی ئەخلاق بریتێ لە زمانی پاک، زمانمان شیرین بێ، قسەمان ڕاست بێ، وتنمان جوان بێ، دەربڕینمان ڕەوا بێ، بە جۆرێک کە بەڕاستی زمانمان ببێتە مای خێر و بەرەکەت بۆ خۆمان بۆ دەوروبەریشمان. کەواتە لەگەڵ فکری پاکە ئەبێ زمانیشمان پاک بێ. خاڵی سێم لە مەرجەکانی ئەخلاق بریتێ لە دەستی پاک. ئەم دەستەمان دەستی سەلامکردن بێ، دەستی بە سنگەوەرگرتن و ڕێزگرتن بێ، دەستی هاوکاریکردنی فەقیر و هەژاران بێ، دەستی بەخشین و زەکات و سەدەقات بێ، دەستێک بێ بۆ ئاوەدانی بۆ بنیاتنان و هەستانەوە، دەستێک بێ بەڕاستی بۆ ئەوەی کە هەمیشە داهێنانمان هەبێ، ئینتاجمان هەبێ، بەم دەستەمان بتوانین پێویستەکانی ژیانی خۆمان و کۆمەڵگەشت دابیر بکەین. دەستی تەقریر نووسینی ناحەق و ئازاردانی خەڵکی و لە خەڵکدان نەبێ. دەستی پاک مەرجەکە لە مەرجەکانی ئەخلاقی بەرز. خاڵی کۆتاییان بریتی لە داوێنی پاک. پێغەمبەرمان بانگەشەی ئەمەی کرد کە خۆی پاک و پاک داوێن بوو، ئەبێ مرۆڤەکانیش داوێن پاک بن. داوێن پاکی مەرجێکی سەرەکیە لە ئەخلاقی بەرز، لە گەیشتن بە هاوشانی پێغەمبەران، لە نزیک بوون لە مەجلیسی پێغەمبەران لە ڕۆژی قیامەتیشە. کەواتە بە فکری پاک و بە زمانی پاک و بە دەستی پاک و بە داوێنی پاک مرۆڤەکاتە مەقامی ئەخلاق، مەقامێک هێندە بەرزە، هێندە لە ئاستێکی بەڵندەوە خۆی ئەنوێنێ کە مرۆڤەکان ئەبێ هەمیشە چاویان ببڕنەوە ئاسۆ بەرزە هەتا ئەگەنە ئەو مەقامەی کە شایستە بن بە نزیکی لە پێغەمبەر، بە مەجلیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم.
خوا لە ئەوڵی قورئانەوە یعنی چی یعنی لە سەرەتای دابەزینی قورئانەوە دوو تەکلیف لە پێغەمبەرەکە بەر لەوەی نوێژی لەسەر فەرزکە بەر لەوەی ڕۆژووی لەسەر فەرزکە بەر لەوەی زەکات و حەج فەرز بێ بەر لەوەی قیتال و غەزا فەرز بێ بەر لەوەی حیجاب بۆ خوشکانمان فەرز بێ هێشتا یەک حکم لە ئەحکامی شەرعی دانەبەزیوە بەڵام خوا داوای دوو ئەرک لە پێغەمبەرەکە کا بێتە بەرنامە بۆ هەموو ئومەت بۆ ئێمە بە تایبەتی گەنجەکانمان ئەم دوو ئەرکە لە یاد نەکەن یەکەمیان خاوێنی جەستە ڕووی دەرەوە زمانمان دەستمان جلوبەرگ و پۆشاکمان کڕین و فرۆشتنمان کەسابەتمان ئاگاداربوونمان لە حەڵاڵ و لە حەرام ئەوەی دیوی دەرەوەیە ئەوە ئەبێ پاک ڕایگرین دومیان دیوی ناوەوە ناخمان دڵمان دەروونمان ڕۆحمان بە پاکی بە پاکیزەی بهێڵینەوە بە جۆرێک هەردووکیان ئەبێ جێبەجێکەین بۆ یەخوای گەورە لە سورەتی یا ئەیها المدەثر کە لە سەرەتای وحیەوە دابەزیوە یەکەم سورەتی چی بوو سورەتی ئیقرا دومیان سورەتی نون والقەلەمی سێمیان یا ئەیها المزەمل لە سورەتی چوارەما بە تەرتیبی دابەزین و خوا فەرمووی یا ئەیها المدەثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر ثيابك فطهر يعني چی یعنی ڕووی دەرەوەت جوانکە پۆشاکەکەت پاک بێ زمان و قسەکانی پاک بن دەرەوەت دنیای مامەڵەت لەگەڵ دەوروبەرا بە پاکی ڕاگرە وەڕوجزە فەهجور یعنی ناوەشت پاک بێ ناخت پاک بێ بە دووربی لە گوناهەکان لە خراپەکان لە تاوانەکان ئەگەر ئینسان بتوانێت ئەم دوانە جێبەجێکە ئەگاتە ئەو مەقامەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نزیکی خۆیەوە لە قیامەتە لەگەڵ یادا بنیشێ بۆیە لە حەدیثی صحیحی ئیمام بوخاری هاتووە ئەفەرمێ إن من أحبكم إلي وأقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا خۆشەویستترینی ئێوە لای من نزیکترینتان لە کۆڕ و دانیشتنەکانی قیامەت لە منەوە ئەوانەتانن کە ئەخلاقتان بەرز و جوانە ئەوەی کە فکری پاکە زمانی پاکە دەستی پاکە داوێنی پاکە ئەم دوو پاکیە کە خوا لە پێغەمبەری داوا کرد کە تەکلیفەکە پێشەوەی داوای نوێژ و ڕۆژووی لێ بکات داوای ئەو دوو پاکیەی لێ کردووە لە یەک ئاەتە خوا هەردووکیانی کۆ کردوێتەوە أفرمي إن الله يحب التوابين ويحب المتطهرين التوابون كلوان توبة كارن أواني كناخيان باكا كنوا متطهر كيا أواني بدزنيش كانيان بخوشورين كانيان بباك راقلتني ديوي دروا وبلبو بوشاك وزمان وقصو مامليان خويان خاوين كنوا خوا أو دو جورة كسير خوشر بويا وەرگرتنی پۆختەی ئەم باسە لە خزمەتی پێغەمبەراوەیە صلی الله عليه وسلم گەنج و لاوەکانمان ئەگەیان لە پاکی وێ پاکی فکریان پاکی زمانیان پاکی دەستیان پاکی داوێنیان بۆ گەنج داوێن پاکی مەرجێکی زۆر گەورەی کامڵبوونی ئیمان و گەیشتنیان بە کاروان و بە پلەی بەرزی ئاستی پێغەمبەرانە سەڵات و سەلامی خوا لەسەر هەموو پێغەمبەران بێ خوا ملایەکمان موفقکە سەرکەوتومان بکە دامەزراومان بکە بەردەواممان بکە لەسەر ئەم فکرە پاک و زمانە پاک و دەستە پاک و داوێن پاکیە هەتاوەکو شایستەی ئەو مەقامە بەرزەبین خوای گەورە هەموو لایەک موفقکە السلام عليكم ورحمة الله وبركاته